ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی بنزین بەرز دەبێتەوە. ئەوەش بۆتە جێگەی نیگەرانی شۆفێران بەگشتی. لە پارێزگای هەڵەبجە ژاوشەوی شارەکانی دیکەی هەرێم نرخی بنزین بەرز بۆتەوە و شۆفێرانش دەڵێن حکوومەت گوێ بۆ کەس ناگرێت و بەردەوام قەیران ڕوبەڕووی میلەتەکەی دەکاتەوە. هەر حکوومەتەکەی گیرمان خواردەوە بەدەستیەوە هەر ئەوەیە هەچیش بڵێن چارمان ناچارەوە هیچیژی سوادەی نەبیڵێن. ئادەی تۆ هەمووی هەستێ بەیانی بابزانم بە یەکۆبزان شت ناکرێ بەس نیوەی هەستێت و لەو لاوە نیوەی چەپڵیان بۆ لێ ئەمە چی سوادێکی لێگەن هیچی سوادێکی نییە. بەیانی دوو بەیانی نەوتەکەش یێتە پێشوو باشە بەیانی دوو بەیانی نەوتەکەش بەخواست دوو بەیانی سێ بەیانی ئەم میلەتە شتێ نەکا بەخوا نانەکەشیانە بڕن. ئیتر ئەمە سیاسەتی خۆیانە ئەو کابراوتی مەسوولێکەیە لێ سیارەکەی پڕەکە لە بەنزین و حەجوێ لە هیچ نییە و بەبێ پارە وەستێکە باتۆ لێ پارەکەی بۆ دەن بەنزین فەرموسەریکە 1970 کابرا ڕۆژتە ئاوارە تەکسیەکە 30,000 دەست ناکەوێت 20,000 دا بە بەنزین. بەڵام ئەمە ماینەتێکی ترە دروستیان کردووە بۆ خەڵکو و هیچی تر هەرەوەڵا بەستە ناوانێڵم چونکە قسە زۆر کراوە لەم بارانەوە. داواکاری وەڵی داواکاری هەموو داواکاریە کراوە هەموو شتێ وتراوە شت نییە نەوترابێ هیچی هەرچی قسەی جوان کراوە هیچ دەوری نەبووی. خاوەنی یەکێک لە بەنزینخانەکانی هەڵەبجە دەڵێت ئێستا کەمتر بەنزین لە ئێرانەوە دێت و لە هەرێمیش حکوومەت گران دەیفرۆشێت بە پاڵاوگەکان بۆیە ئاسۆیەک بۆ دابەزینی نرخی بەنزین دیار نییە و پێشبینیش دەکرێت لیتری بۆ 1000 دینار بەرز بێتەوە. بنزینی نۆرمال بە 825 دینارە محەسەن بە 875 دینارە سۆپەر بە 950 دینارە. ئەزمە نییەکو ئەزمە بەس بنزین گرانە بنزین کەمە لە بازاڕە بنزینەکە گرانە لە ئێرانەوە کەم داخڵە بێ هۆکارەکەی ئەوەیە بنزین لە ئێرانەوە دێ بۆ ئێمە بۆ کۆگاکان و ئێمەش لەوانەیە کڕین. ئێران جاران بنزینی زۆر بوو خواخوای بوو لێی بکڕن ئێستا لەوانەیە سزاکانی لەسەر سوک بوو بێ و بەڕەشیەی فرۆشە لە شوێنی ترۆ بۆیە پاڵفتە ناکە و کەم پاڵفتەکە بنزین. تا ئێستا حکوومەت هیچ ڕێگەچارەیەکی بۆ دابەزینی نرخی بنزین نەگرتووەتە بەر. وەزیری سامانە سروشتەکانیش ڕایگەیاندووە بەرهەمێنانی بنزین دراوە بە کەرتی تایبەت و لە دەسەڵاتی ئەواندا نییە. شۆفێرانش دەڵێن بارێکی قورسی دیکەیە لەسەر خەڵکو و پێویستە بە زووترین کات حکوومەت دەنگاوی پێویست بگرێتە بەر و ڕێ لە گرانبوونی زیاتری بنزین بگرێت کار بۆ دابەزاندنی نرخەکەشی بکات. بەرزبوونەوەی نرخی بنزین لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە لە ناوچە و شارەکانی ژەر دەسەڵاتی حکوومەتی عێراق نرخی بنزین وەک خۆیەتی و هیچ جۆرە بەرزبوونەوەیەکی بەخۆوە نەبینیوە. سامن فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.